زانایەکی پایەبەرزی ئیسلاممان هەیە شێخ عەبدوڕەحمان السەعدی. ئەم پیاوە خاوەنی تەفسیری ئەسسەعدیە کە یەکێکە لە تەفسیرە ناوازەکانی قورئان، زۆر شتی وا لەسەری وەستاوە کە زاناکانی پێش ئەو و دوای ئەویش زەفەریان بەو ئایەتەوانە بردووە. زۆر تێگەیشتنی جوانی لە قورئان هەیە تەفسیری ئەسسەعدی دانراوی شێخ عەبدوڕەحمان السەعدیە. ئەم پیاوە 1889 میلادی لەدایک بووە، واتە 132 ساڵ لەمەوبەر لەدایک بووە. زانایەک بۆ سێ سیفەتی هەبووە. خەڵ یەکەمیان زۆر نەرمونیان بووە، دایمە کەسێکی نەرمونیان بووە، قەت جوێنێک لە مینبەرەوە بەدەمیان نەهاتووە. دووەمیان کەسێک بووە خەڵکی خۆش بیستووە، ڕقی لە کردارە خراپەکانی خەڵک بووە نەک لە خودی خەڵکەکە. کەسێک بێدینیش بوو بێ ڕقی لە بێدینیەکەی بووە نەک لە خودی شەخسەکە، دایما عامی خەڵکی خۆش بیستووە. سێم زانا بووە بە واقع، نەک هەر بە قسەی ناو کتێب، زانا بووە بە واقعی ناو کۆمەڵگا. بەسەراتێکتان بۆ دەجەڕمەوە لەو زانا گەورە مفەسیرەی قورئان کە ژیانی خەڵکی خۆشبەخت دەکرد، کە ئێستاش کتێبەکەی دەخوێندرێتەوە سوودی لێ دەبیندرێ، تەفسیرەکەی لە خزمەتیدا دەبین. کابرایەک باسی خۆی دەکەڵە، کابرایەک داری بۆ هێنام کە ئەو زەمانە غاز و ئەوانە نەبووە، داری بۆ هێنام بە وڵاخەکەی، لە کاتی داگرتنی بارەدارەکە لە ماڵەوە بۆم پاکەتی جگەرەکەی لەکەوتە خوارەوە. منیش پاکەتەکەم بۆ هەڵگرتەوە. کاتێک کە ئیشەکەی تەواو کرد و دارەکانی ڕیز کرد و وردی کرد، کرێکەیم پێداوتم کاکە لە 6 ساق بێت، دەستت خۆش بێت، ئەوەش کرێکەت ئەو پاکەتە جگەرەی جەنابت بوو. بە شەرمێکەوە بە تەریقەوەتی بەڵێ، چونکە معلومە لای شێخ سەعدی عەبدوڕەحمان السەعدی جگەرە حرام، وەکو دکتۆر مستەفا زەڵمیش پێی حرام بوو. من قسەم لەسەر حەڵاڵی و حرامەکەی نییە، قسەم لەسەر حیکمەتی ئەو مامۆستایە و بانخوازی بۆ ئیسلامیەتی. پاکەتەکەی ئەداتەوە، کابراش دەزانێت کە جەنابی مامۆستا چەندە دوژمنی جگەرە کێشان و زیانە مادی و معنەویەکانێتی بۆ جەستە و بۆ ماڵی مرۆڤ و بۆ ماڵ و منداڵی کە خراپە بە تەریقەوە لە بەڵە قوربانی من بوو. بەڵام جەنابی مامۆستاوە چۆنیە داتمەوە بۆ هەڵگرتمەوە، چۆنیە نەتشکاند و فڕێن نەدا و قاچن نەخستە سەر و وردن نەکرد یان نەتسووتان. وتی ڕۆڵی جان بەخوا من دەزانم بەوەی من وازت لە جگەرە کێشان نەدێنا، بەڵام تۆ کابرایەکی کرێکاری، پیشەکەت فەقیرە دارهێنان یەخوا لە 6 ساق بە پیشەیەکی حەڵاڵە و خزمەتی ئێمەش و خۆش ماڵ و منداڵیشت دەکەی. ژیانت لەسەر ئەو چەند درهەمەیە کە ئێستا من دام بە تۆ، دڵنیام پاکەتەکەم بشکاندایە بم سووتاندایە دەچووی لە پارێ، ئێستا لە منت وەرگرت پاکەتێکی ساقت دەکڕیەوە، ئەو پارەیە لە قوتی ماڵ و منداڵەکەت کەم دەبەوە. وەڵڵی ویستم ئەو پارەی نەدەیەوە بەجگەرە بیدەی بە پسکیتێک بۆ مناڵەکان، بیدەی بە نقل و شکلاتێک بۆ مناڵەکانت، دڵنیا بووم دەچی پاکەتەکە هەر دەکڕیەوە، ماڵ و منداڵەکەت کەم بێتەوە، خۆم پاری زیاترم پێ نەیەدای. کابرا سەیری مامۆستاکە دەڵێت دەشەر بێ لەسەر دەستی تۆ، خۆی گەورە بەشایی لێ جارش کە جگەرە نەکێشمەوە. ئەڵە بەو شێوەی پاکەتەکەی فڕێدا وەری نەگرتەوە، شکاندی و ڕۆیشت. جە بڕێزان ئەم پیاوە ئەگەر هاتایە پاکەتەکەی بشکاندایە لەبەر چاوی بیسووتاندایە بیکتایە هەی حرام خۆر، تۆ نازانی چ زەرەدەکەیە، چ زەرەد بیشکاندایە، دوو قسەی ناخۆشی پێ بوتایە، لەسەر مینبەرەوە باسی زەمی ئەوانەی بکردایە کە جگەرە کێشن و سێ چوار قسەی ناخۆشی پێ بوتنایە، تخوا کەس وازی لە جگەرە کێشان دێنا؟ نەخێر، کابرا دیسان زەرەدی لە قوتی ماڵ و منداڵەکەی دەکەوتەوە. بەڵام بەو نەرمونیانیە، بەو واقعبینیە، زەرجە قسەی ناو کتێب بەڕێزان لەگەڵ واقعی کۆمەلگادا ئەوە دەبێت بتوانی چۆن بە یەکیەوە ڕەبتکەی، چۆن ئەو میلەتە لە قەیرانی بێدینی ڕزگارکەی. بەم شێوەیە بەو ئوسلوبە نەرمە قەناعەتی بەو پیاوە کرد کە واز لەو کارە خراپە بێنێ. بە هەزار سیمیناری قسەی تند و تیژ و سوکاتی پێکردن و سووتاندن کابراوازی لەو کارە خراپە نەدەێنە. میلەتی ئێمە خێری تێدایە. بەڕێزان هەمومان ساڵێک لە تەمەنمان ڕۆی، ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەم ساڵی تازەیە کە دەست پێ دەکا. خوا ئەزانەیە ساڵی داهات و ئەم کاتانە چێ لە مزگەوتا دەمێنێتەوە، چێ لە ئێمە لەسەر زەویدا دەمێنینەوە. ساڵی ڕابردوو چەند کەس بەتەمابوون ئێستا لەگەڵ ئێمەدا بژین، هەر ئەهلی ئەم مزگەوتە و ئەم گەڕەکانە خوا حافیزی کۆتاییان لێکردین چوونە قیامەتی خۆیان. ئەرکی سەرشانی ئێمەیە خۆمان دیندار بین، خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادەکەین کە دواساتی ژیانمانە بەزەیشمان بێتەوە بەوانەدا کە خەریکە قیامەتیان دەسووتێ. وەڵڵا ئیمانداری حەق ئەوەیە کە بێدینێک دەبینە بەزەی پێدا دێتەوە، ئەبینێ کەسێک خەریکە دەکەوێتە چاڵێکەوە. بەڕێزانەوە کەسانی خەریکی خوانەناسین خەریکن دەکەونە چاڵێکی پڕ لە ئاگرەوە، تۆ نابێ پاڵی پێوەنەی، ئەبێ هەوڵدەی هەر چۆنێ بە دەستی بگری، دەستی بگرە و ڕای شێشە و ڕزگاری کە ئەرکی تۆ ئەوەیە، هیدایەتیش بەدەست خوایە.